لە تویتەکانیدا لە سەر تۆڕی تویتەر سەرۆکوەزیرانی قەوارەی زایۆنستی بنیامین ناتانیاهۆ هۆشداری دەدات ئەگەر کابینەی نوێ بە سەرۆکاتی ئەو پێک نەهێنرێت هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی زۆر نزیکە بۆ ئەو مەبەستەش لەگەڵ پارتە زایۆنیستی و ڕازڕەوەکاندا گفتوگۆی کردووە. بەژماردننی لە سەدا 90 دەنگەکان هەلی بەردەمی ناتانیاهۆ بۆ پێکهێنانی کابینەی نوێ پاشەکشەی کردووە چونکە بەرەی نارانی توانیویانە جارێکی تر هاوتەریب سەرکەون کە بە پێی ئەنجامەکانی ئەتیلافی لیکۆد و پارتە ڕازڕەوەکان و ئاینیە زایۆنیستیەکان تەنیا 59 کورسی لە کۆی 120 کورسی کەنیسێتیان بەدەستهێناوە لە کاتێکدا نەیارانی ئەو هاوپەیمانێتیە 61 کورسیان بەدەستهێناوە. ئەوەش دوای ئەوە هات لیستی عەرەبی یەکگرتو و توانی لەمپەری بەردەمی تێک بشکێنێت و ببێتە خاوەنی 5 کورسی پەرلەمان بەوەش عەرەبەکانی ناوهێڵی سەوز دەبنە خاوەنی 10 کورسی کەنیسێت. هەرچەندە سەربازگەی چەپ و مامناوەن دەبنە خاوەنی 61 کورسی بەڵام سەرەڕای ئەو زۆرینەیە بەهۆی جیاوازیەکانیانەوە ناتوانن ئێتیلافی دژە ناتانیاهۆ پێک بێنن بۆیە لە ژێر سای ئەم ئەنجامە نزیکانەدا پارتی یەمینا کە خاوەنی 7 کورسیە و لیستی یەکگرتوش کە خاوەنی 5 کورسیە دەبنە پارتی پارسەنگ بۆ پێگێنانی حکومەت و سەرۆکوەزیرانی نوێ. ناتانیاهۆ شەوی ڕابردوو بە بڕوا بەخۆبوونەوە باسی سەرکەوتنی حیزبە ڕازڕەوەکانی دەکرد بەڵام دوای دەرکەوتنی ئەنجامە نوێیەکان باسی سەرکەوتنی گۆڕی بە هۆشداری دانەبەرەی بەرامبەر کە ئەگەر بە سەرۆکایەتی ناوبرا و کابینەی نوێ پێک نەهێنرێت ئەگەری چوون بەرەو هەڵبژاردننی پێنجەمی کەنیسێت زۆرە. بۆ ئەو مەبەستە شەوی ڕابردوو لەگەڵ پارتە پەڕگیر و ڕازڕەوە زایۆنیستیەکاندا گفتوگۆی کردووە. ناتانیاهۆ لە ئاکامی دەرچوونی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەترسێت لەلایەک ناتوانێت دەستبەرداری بەرنامە ڕەگەزپەرستیەکانی بێت بڕوای بە مافی عەرەبەکان و پرۆسەی ئاشتی نییە ئەگەر واز لەو دروشم و بەرنامانەش بێنێت نەک هەر هاوپەیمانێتیەکەی هەڵدەوەشێتەوە بەڵکو ئەگەری لێک هەڵوەشانی پارتی لیکۆدیش زۆر بەهێزە. نەیارانیشی لە بەرەی چەپ ئامادە نین پشتیوانی لێ بکەن لە کاتێکدا لەلایەن دادگای ئیسرائیلیەوە داوا کراوە و بەنەمانی پارێزبەندی لەسەر گەندەڵی دارایی دادگایی دەکرێت بەگەری بەهێزیش چەندین ساڵ زیندانی دەکرێت و ژیانی سیاسی کۆتایی پێدێت. ئەمە لە کاتێکدا شکستی دۆناڵد ترامپ لە سەرۆکاتی ئەمریکادا گەورەترین هاوپەیمانی ناتانیاهۆی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە کۆشکی سپی دوور خستەوە لەگەڵەوەشدا بڕیاری دادگای تاوانەکان با لێکۆڵینەوە لە تاوانەکانی سوپای ئیسرائیلی بەرامبەر خەڵکی سڤیلی فەڵەستین و ئەگەری سزادانی ناوبراو لەگەڵ لیستێک لە ئەفسەرانی سوپای زایۆنیستی لەمپەرێکی تری یاسای نێودەوڵەتیە لە بەردەم مانۆڕە دیپلۆماسیەکانی سەرۆکوەزیرانی پارگیری زایۆنیستی کە بە ئامانجگرتنی دۆسیە ئەتۆمی ئێران بیەوێت تاوانی خۆی و ڕژێمەکەی پەردەپۆش بکات. بۆیە شکستی ناوبراو لە هەڵبژاردننی چوارەمدا ئاسوی بەردەمی ناتانیاهۆ تاریکتر دەکات و لەوە ناچێت پەلەقاژەی سیاسی ناوبراو بە ئاکامێکی بگەێنێت.